السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاكنالي بريز خوشويست. بارێزی مامۆستاگیان وڵا دوو پرسیار ئازێر نەبێت. بە چاوان پرسیاری یەکەمت ئەزیزەکەم. مامۆستا ئەو ڕوقیە شەرعیە دروستە بۆ زەواج کێکێکەڵێ قسمەتی نەکراوەتەوە ئەگەر دروستە تۆ نەکرێت. بەڵێ بەسییانێ سحری لێکراوە. بەڵێ شتێکی وا هەیە وەڵا مزانین چۆنڵی چاوی لێکراوە سەحری لێکراوەتم زانمە ڕوقیە شەرعیە دروستە ئەگەر دروستە چۆن نەکرێت. بە چاوان بۆت باس دەکەم. خۆش دەمەنون بەڕێز. کاکەنالی دەڵێ ڕوقیەی شەرعی بۆ زەواج کەسێڵەن سحری لێکراوە چاوی لەسەر ڕوقیەی شەرعی ئەوەی کەوا دادەندرێ من پێم باش نییە. باوەڕتان بێت نەبەختی کەس دەبەسترێ نەبەختی کەس دەکرێتەوە خوا بەختی هەمومانی داوە بەڵام واز لە یەک بێنین و خۆمان پشت بەخوا ببەستین و خۆمان قەلەق نەکەین چۆن خۆت بڕیار بدە ئێستای واڵە بە حیاتی زەواجم بۆ ناکرێت کاکە خۆت بڕیارت داوە خۆت بڕیارت داوە حوسنی زەنت بەخوا نەبووە بڵێ یا ئەڵڵا من هەوڵی خۆم دەدەم تۆش چی خێرە ئیمزای لەسەر بکەی و خێری بخەیتە ناوە من دڵنیام لە یەکەم خوازبێنیدا سەرکەوتو دەبم بڕواتان بەنێتی خۆت دڵی خۆت سەرکەوتو دەبی. رقية شرعية سورة قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بيانيان سيجار إيواران سيجار كاتي خوتن بيخوينا بإذن خواي پروردگار هيت شاوكي بيس هيت سحر وجادوية كار لناكا ويقينت هبه الزواج كتسر دقري أو الرقية الشرعية لوزياتر بيوزنا كاشتيتر بخوانن.